خۆشەویستان دووارە سڵاوتان لەبێت چاوەری یەکەمی پرۆگرامی بەیانی باش کوردستان وەکو باسم کرد بابەتێکی کۆمەڵایەتی بوو کە دەپرسین چۆن بتوانین خێزانێکی پچە و بە خۆشەویستی دروست بکەین. دیارە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم تەوەرە مامۆستا سەبری محەممەد ڕاهێنەری گەشە پێدزانی مرۆیی ڕاستەوخۆ لە جەهۆکەوە لەگەڵمان دەبێت. مامۆستا سەبری سڵاوت لەبێ و بەیانی باش دەمەوێ سەرەتا پرسیاری پەیوەندی نێوان خێزان بکەم بەگشتی بۆمان باس بکە پەیوەندیەکی پچە و لە نێو خێزاندا سەرەتا لەگەڵ خۆشەویستیدا لەسەر چی شتێکی تر لەسەر چ بنەمایەکی تر دادەنرێت. بەڵێ بە ناوی خوای گەورە و میهرەبان سڵاو لە جەنابتۆ لە بینەرانی کەناڵی NRT بێ. خۆشحاڵم کە لەگەڵ جەنابتانە بەشدارم بەیانی باش لە تەواوی کوردستانیان و جیهان دەکەین بەگشتی سەبارەت بەو پرسیارەی کە جەنابەت ئاراستەت کرد کە ئەو بنەمایانە چین یاخود پەیوەندی پتە و لە نێوان خێزاندا چییە؟ هەڵبەت خێزان لەسەر چەند بنچینەیەک دەبێت دروست بکرێتن لەسەر ئەو بنچینانە پێک بهێنرێت. ئەگەر بێت و ئەو بنچینانە هەبوو ئەو بنەمایە لە نێوان خێزاندا هەبوو هەم پەیوەندیەکی پتە و دروست دەبێ هەمیش خۆشەویستی لە نێو ئەو خێزانەدا بەردەوام دەبێتن. هەڵبەت بنەمای یەکەم بۆ هەر خێزانێک کە گرنگە وەکو یاسایەکی گرنگ لە نێو خێزاندا ئەشمار دەکرێت بریتیە لە ڕاستگۆیی واتە بۆ هەبوونی خێزانێکی تۆکمە بۆ هەبوونی پەیوەندیەکی تۆکمە لە نێو خێزاندا پێویستە لە نێو ئەندامانی خێزان ڕاستگۆیی هەبێت. خاڵی دووەم کە زۆر گرنگە هەبێ بۆی خۆشەویستی بەردەوام بێ و ئەو پەیوەندی کە لە نێو ئەندامانی خێزاندا هەیە تۆکمەیەکەی بپارێزرێ پێویستە تایبەتمەندی نێوان خێزان پارێزراو بێ. یعنی هەر تاکێک لە ئەندامانی خێزان چ باوک بێ چ دایک بێ چ کچ بێ یا کوڕ بێ ئەندامانی خێزان بە تەواوەتی هەر یەکێک لە ئەوان تایبەتمەندی خۆی هەیە. پێویستە تایبەتمەندی هەمویان پارێزراو بێ و هەر یەکێک سنووری خۆی لەگەڵ سنووری ئەندامەکەی تری خێزانەکەی خۆی بزانێ. خاڵی سێیەم بۆ ئەوەی پەیوەندیەکی تۆکمە و بتە و هەبێ و خۆشەویستیەکە بەردەوام بێ پێویستە شەوق و حەز هەبێ. یعنی ئەندامانی خێزان هاوسەران لەگەڵ یەکتری شەوق و حەزیان بۆ یەکتری هەبێ یەکتریان خۆش بوێ بۆی خۆشەویستیەکە بەردەوام بێ. خاڵی چوارەم کە خاڵێکی زۆر گرنگە و بنچینەیەکی ئەساسیە بۆ هەبوونی پەیوەندیەکی تۆکمە و بەردەوامیدان بە خۆشەویستی لە نێو خێزاندا بریتیە لە متمانە و دڵسۆزی. ئەگەر لە نێو ئەندامانی خێزان متمانە نەما ئەگەر لە نێو ئەندامانی خێزان دڵسۆزی نەما ئەو خێزانە ڕۆژ بە ڕۆژ پەیوەندیان کاڵ دەبێتەوە ڕۆژ بە ڕۆژ پەیوەندیان لاواز دەبێت تا وای لێ دێ بەرەو هەڵوەشانەوە دەچێ خوا نەخواستن. ئەمڕۆ لە کۆمەڵگەی کوردەواریدا ئەگەر سەیری بکەیت بە پایەیەک یاخود بە بنچینەیەک بۆ دروستبوونی خۆشەویستی لە نێو خێزانەکەدا دادەنرێن. من سەرەتا لە هاوسەرانەوە دەست پێ دەکەم دواتر دێمە سەر ئەندامەکانی تری خێزانیش. بەڵێ دەنگت نەگەیشتە من پرسیاری کۆتایی بەڵێ مامۆستا دەپرسم ئەم هەموو خاڵانەی کە تۆ باسی کرد وەکو پایەیەک یاخود بنەمایەکن بۆ دروستبوونی خۆشەویستی و هەروەها بەردەوامبوونی لە ناو خێزانەکەدا من سەرەتا لە هاوسەرەوە دەست پێ دەکەم دواتر دێمە سەر منداڵیش. بەڵێ زۆر جوانە. هەڵبەت هاوسەران لەگەڵ یەکتری ئەم خاڵانە دەبێ پەیڕۆ بکەن. یعنی هاوسەران بە دەرەجەیەک دەبێ ئەم خاڵانە لە نێوانیاندا هەبێ. یعنی ئافرەت و هەروەها پیا و هەردووکیان کە هاوسەری یەکترین زۆر گرنگە ئەوان ڕاستگۆیی لە نێوانیاندا هەبێ. یعنی ئەگەر ئافرەتێک ڕاستگۆ نەبوو لەگەڵ پیاوەکەی خۆی ئەگەر پیاوێک ڕاستگۆ نەبوو لەگەڵ خێزانەکەی خۆی ئەم خێزانە هەڵدەوەشێتەوە متمانە نامێنێ متمانە لە دەستەدا. هەروەها کە خاڵی دووەم ئاماژەمان بۆ کرد کە بریتی بوو لە تایبەتمەندی ئەگەر بێت و ئافرەت تایبەتمەندی پیاوەکەی نەپارێزێ. هەڵبەت پیا و کۆمەڵێک نهێنی هەیە نهێنی سەرکاری هەیە نهێنی ماڵەوەی هەیە نهێنی خزم و کەسوکاری هەیە ئافرەتیش بە هەمان شێوە. بۆیە پێویستە هەردووکیان هەردوو هاوسەر هەم ئافرەتەکە هەمیش پیاوەکە تایبەتمەندی یەکتر بپارێزن. ئەوەی کە ئاماژەمان پێکرد بریتی بوو لە شەوق و حەز بۆ یەکتری کە ئەم ئافرەتە
دەبێت شەوقی هەبێ بەرامبەر پیاوەکە. یعنی ئێستا ئەگەر سەیری بکەیت لە کۆمەڵگەدا ئافرەتان و پیاوان هەردووکیان بەیەکەوە بەهۆی ئەو کرانەوەی جیهان و کرانەوەی دنیا بەڕووی خێزانەکانماندا وای لێ هاتووە ئەو شەوق و حەز و خۆشەویستیە لە نێو خێزاندا نەماوە. یعنی ئافرەتێک وا هەز دەکات پیاوەکە هێندەی شەوقی بۆ مۆبایلەکە هەیە، هێندەی شەوقی بۆ شاشەیەکەیە، هێندە شەوقی بۆ یاریەکی تۆپی پێ هەیە، ئەم ئافرەتەیە هەست بە ئیهمالی دەکە، هەست بەوە دەکە ئەو شەوق و حەزەی پیاوەکە زۆر کەم بۆتەوە بۆ ئەو پیاوەکەش بە هەمان شێوە سیر دەکە ئەم ئافرەتەیە هێندە خولیای ئەفلامەکانە، هێندە خولیای مسلسلاتە، هێندە شەوق و حەزی بۆ مۆبایلێکەیە کە لێو دەسێتی خەریکێتی شەو و ڕۆژ هەز دەکە ئەم شەوق و حەزە بۆ پیاوەکە نەماوە. ئەوی تریان کە ئاماژەمان بۆ کرد بریتە لە متمانە و دڵسۆزی ئەثیقەت وەلئیخلاص زۆر گرنگە ئەم متمانەیە لە نێوان هاوسەراندا هەبێ. یعنی خێزان لەسەر چی دروست دەبێ؟ لەسەر متمانە. هەر لە سەرەتادا کچێک و کوڕێک کاتێک دەچنە داوای یەکتری پێش ئەوەی پرۆسەی هاوسەرگیری دروست بکەن ئەوان دەبێ متمانەیان بە یەکتری هەبێ، لەسەر بنەمای متمانە و لەسەر بنەمای دڵسۆزی ئەو پەیوەندیە دروست بکەن و ئەو ژیانی هاوژینیە پێک بهێنن. بەڵام ئەگەر ئەم چوار خاڵە نەما خۆی هەر لە سەرتاوە خۆشەویستی تا چنە گرنگە بۆ خێزان، واتە هەندێک کەس لاوانەیە خێزانەکانیان وەکو شتێکی ڕۆتین وەرگرن. خانمەکە هەڵدەستەی کاری خۆی دەکا، باوکەکە هەڵدەستەی کاری خۆی دەکا، منداڵەکانیان وەکو پیشەیەکی ڕۆژانە بەخێوەکەن. تا چنە گرنگە خۆشەویستی هەبێ، ئەگەر خۆشەویستیش نەبێت تا چنە ئەبێتە هۆکاری لێکترازانی ئەم خێزانە. بڵێ هەڵبەت مانەوەی هەر خێزانێک بە شێوەیەکی تۆکمەیی، مانەوەی هەر خێزانێک بە بتەوی هۆکارەکەی خۆشەویستیە. ئەگەر خۆشەویستی نەک تەنها لە نێو خێزاندا، ئەگەر خۆشەویستی لە نێو کۆمەڵگەدانەوە، ئەگەر خۆشەویستی لە وڵاتدانەما، ئەگەر خۆشەویستی لە نێو خزم و کەس و کاردانەما، ئەو کاتە ژیان دەبێتە غابان و غابات و کەس ڕەحم بە کەس ناکە. ئێمە کاتێک دەبینین شێرێک لە دارستانێک پەلاماری ئاسکێکی ناسک و جوانەداتن، ئەمە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ ئەم شێرە دڕندەیە، خۆشەویستی نییە بۆ ئەم ئاسکە، بە هۆکارێکی ژیان و خۆشگوزەرانی و بژێوی ژیانی خۆی دادەنێتن، بۆیە پەلاماری دەداتن، چونکە خۆشەویستیەکە بوونی نییە. بەڵام لە نێو خێزاندا بە تایبەتی لە نێوان هاوسەراندا ئەگەر خۆشەویستی نەما کە خۆشەویستی هەوێن و هەروەها بنچینەیەکی هەرە گرنگی تۆکمەی خێزانە، بەڕاستی ئەو خێزانە هەڵدەوەشێتەوە. ئێستا ئافرەتان گلەیی لەوە دەکەن و پیاوانیش گلەیی لەوە دەکەن کە خۆشەویستی نەماوە. ئەگەر خۆشەویستیش هەبێ کێشەیەکی تر سەردەنێتەوە کە ئەوش بریتە لەوەی ئەم خۆشەویستیە ناتە دەربڕین. ینی حتا محەممەد صلی الله عليه وسلم پێغەمبەری ئیسلام ئاماژە بۆ ئەوە دەکا ئەگەر تۆ مرۆڤێکی ئاساییت خۆشویست پێویستە پێی بڵی کە خۆشم دەوێت. چ جای ئەوەی مرۆڤ خێزانێکی هەبێ ئەم خێزانە ڕۆژانە تۆ دروشمی ئەوە دەرنەکەی پێی بڵی خۆشم دەوێت و تۆ خۆشەویستی منی و تۆ دایکی منداڵەکانی منی و تۆ هۆکاری چوونە بەهەشتی منی و تۆ هۆکاری خۆشگوزەرانی ژیانی منی. ئافرەتیش بە هەمان شێوە دەبێ خۆشەویستی بۆ پیاوەکە هەبێ. ئەگەر ئەم خۆشەویستیە دروست بوو کە هەوێنی ئاشتەوایی نێوماڵە، ئەم خۆشەویستیە کە هەوێنی تەباهی و یەک ڕێزی نێوماڵە، ئەم خۆشەویستیە ئەگەر لە نێوان هاوسەراندا هەبوو بۆ منداڵەکانیش پەڵ دەکێشێ بڵاو دەبێتەوە، ئەو کاتە خێزانێکی تەندروست دروست دەبێ لەسەر بنەمای خۆشەویستی. ئەگەر خێزانێکی تەندروست لەسەر بنەمای خۆشەویستی دروست بوو ئەو کاتە کۆمەڵگەیەکی تەندروست دروست دەبێت، تا وای لێدی وڵاتێکی تەندروست دروست دەبێتن. بۆ زۆر گرنگە لە نێو خێزانەکاندا دایک و باوک مەرج بن لە بەخشینی خۆشەویستی. دەڵێت من ئەم کەسم دۆزیوەتەوە یاخود هاوسەرەکەم لە زۆربەی شتەکانی ژیانیان لە من ئەچێت، ئەمە وام لێکا کە زیاتر خۆشم بێت. تا چنە گرنگە گرنگی بە خاڵی هاوبەشی نێوان هاوسەران بدرێ، هەروەها چۆن هاوسەنگی لە نێوان خاڵە جیاوازەکان و هاوبەشەکانیشدا ڕابگیرێت. پرسیارێکی جوانە، هەڵبەت زۆر گرنگە کە هاوسەران لەسەر خاڵە هاوبەشەکانە کۆک بن. یعنی بۆ ئەوەی کێشە دروست نەبێ، بۆ ئەوەی کێشە لە نێو خێزاندا دروست نەبێ، پێویستە هەم ئافرەتەکە هەمیش پیاوەکە بگەڕێن بە دوای ئەو خاڵانەی کەوا کۆیان دەکاتەوە، ئەو خاڵانەی کە هاوبەشە لە نێو ئەواندا. بۆ نمونە ئەو پیاوەیە حەزی لە پیاسەیە، حەزی لە گەڕانە، حەزی لە سەفرە و سیاحەیە، حەزی لە دەرچوونە، حەزی لە سەردانی خزم و کەسوکارە.
ئەم ئافرەتەیە دەبێت سیر بکاتن ئایا ئەم خاڵە هاوبەشە لەگەڵ ئەو ئەگەر خاڵێکی هاوبەش بوو لەگەڵ ئەو یارمەتی دەر و پاڵپشتی پیاوەکەی بێ بەڵام ئەگەر خاڵی هاوبەش نەبوو خاڵی جیاواز بوو چونکە ئێمە لە گەشەپێدانی مرۆیی یا بە شێوەیەکی گشتی مرۆڤەکان دابش دەبێت بۆ سەر دوو کۆمەڵە کۆمەڵەیەکیان مرۆڤەکان کراون کۆمەڵی دووەمینیان مرۆڤی داخراون پیاو دەبێ بزانێ ئایا خێزانەکەی ئەو لە کۆمەڵە داخراوەکانە و ئافرەتیش پێویستە بزانێت کە پیاوەکەی ئەو لە کامە کۆمەڵەیە ئەگەر تو هاتی زانیت خێزانەکەی تۆ لە کۆمەڵی مرۆڤە کراوەکانە ئەو کاتە دەگەڕێ بە دوای خاڵە هاوبەشەکاندا و خاڵە هاوبەشەکان دەدۆزیتەوە ئەمڕۆ بۆچی کێشە دروست دەبێت بۆچی کێشەی نێوان هاوسەران زۆر بووە یعنی ڕێژەی لێک جیابوونەوەی هاوسەران بەداخێکی گرانەوە کە لە بەرزبوونەوەدایە ئەمە هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە هەماهەنگی و هاوسەنگی و وە کۆکبوون لەسەر خاڵە هاوبەشەکانە نامێنێت و خاڵە جیاوازەکان زەق دەکرێتەوە بۆ نمونە ئافرەتێک خاڵێکی جیاوازی هەیە سیفاتێک ڕەفتارێکی جیاواز هەیە لەگەڵ پیاوەکەی ئەم ڕەفتارە جیاوازە ئەم خاڵە جیاوازە گەورە دەکا تا دەبێتە هۆکاری دروستبوونی توندوتیژی سەر دەکێشێ و پەڵ دەکێشێ خوا نەخواستە بۆ جیابوونەوە بۆیە زۆر گرنگە لە نێوان هاوسەراندا من پەیامێک ئاراستەی پیاوان دەکەم و ئافرەتانیش بەگشتی خوشکە بە ڕێزەکەم برا جوانەکەم دەبێت جەنابت لەگەڵ خێزانەکەت ئەوش بە هەمان شێوە لەگەڵ تو ئێوە هاوڕێی یەکترین ژیانی هاوسەرگیری نابێ بەو چاوە سیر بکرێت کە ئەم پیاوە دەبێت پیاو سالاری بێ و هەر شتێک ئەو وتی دەبێت جێبەجێ بکرێ و ئەم ئافرەتە وا حەز بکاتن کە هەر شتێک هەبێ دەبێت ئەو جێبەجێ بکە ئەگەر وامان کرد ئافرەتەکە هەمیشە بڵێ من بووکم پیاوەکەش هەمیشە بڵێ من کەسێکی وام کێشە دروست دەبێت لەسەر ئەمە نمونەیەکی جوانەیە هەر نوکتە ئامێزیشە وتی ئافرەتێک بە پیاوەکەی وتی سروشتی بنەماڵەکەی ئێمە وایە ساڵی یەک جار ئافرەتانی بنەماڵی ئێمە کە ژیانی هاوسەرگیریان پێکێناوە جارێکی تر دەبن بەبووک پیاوەکەش وتی لە سروشتی بنەماڵەکەی ئێمە شوایە ساڵی یەک جار پیاوەکانمان شێت دەبن یعنی عەقڵ لە دەست دەدەن لەگەڵ ڕێزم بۆ هەموو پیاوان و ئافرەتان ئەم ئافرەتەیە هەر کاتێک دەبوو ئەو ڕۆژێک کە دەبتە بووک لە بنەماڵەکەی ئەوان سروشت و عادەتێکی بنەماڵەکەیانە لە هەمان ئەو ڕۆژەدا ئەم پیاوە دەها سروشتی خۆی تێک دەدا ئەمە بۆچی دەگەڕێتەوە ئەمە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەم پیاوەیە نەیتوانیوە ئەم خاڵە بکاتە خاڵێکی هاوبەش و جەوهەری گرنگ بۆ برەودان بە خۆشەویستی لەگەڵ ئەمانەدام تێکەڵبوونی لایەنی سێم لە نێوان دوو هاوسەردا بۆ نمونە لەوانەیە هەردووگیان خاڵی جیاوازیان هەبێت بۆ ئەوەی کە تۆ باسی کرد کەسێکی کراوە و کەسێکی داخراو کاتێک لایەنی سێم تێکەڵ دەبێت دەڵێت تۆ ناچار نیت لەبەر ئەو کەسایەتی خۆت بگۆڕیت یاخود تۆ ناچار نیت کە لەبەر ئەو ژیانی خۆت بگۆڕیت ئەمە بەواتە لایەنی سێم تا چەنە کاریگەریە لەسەر دروست نەبوون و هەروەها کاڵبوونەوەی خۆشەویستی لە نێو خێزانەکاندا و چۆن ئەم هاوسەنگیە ڕابگیرێت بەڵێ پێش بچمە سەر ئەوەی کە جەنابەت ئاماژەت بۆ کرد کە مداخەلەکردنی کەسی سێیەمە هەڵبەت ئێمە ناڵین ئەوە خۆگۆڕینە یعنی ئافرەتێک کاتێک خۆی دەگونجێنێ لەگەڵ سروشتی پیاوەکەی و پیاوێک کاتێک خۆی دەگونجێنێ لەگەڵ سروشتی خێزانەکەی معنای ئەوە نییە ئێمە بڵێن ئەمە گۆڕانکاری یعنی ئەم پیاوە لە پیاوەتی خۆی دەرچوو چونکە خۆی گۆڕی بۆ سەر سلوک و ڕەفتار و ئاکار و ڕەوشتی ئافرەتێک یان بڵێن ئافرەتەکە خۆی گۆڕیوە نەخێر ئێمە دەبێت ئەم خۆگۆڕینە بگۆڕین بۆ خۆگونجاندن ئافرەتێک بۆ ئەوەی بەردەوام بێ ژیانەکەی خۆشەویستیەکەی بەردەوام بێ خۆی دەگونجێنێ لەگەڵ پیاوەکەش بە هەمان شێوە بچمە سەر ئەوەی جەنابەت ئاماژەت بۆ کرد کە بریتە لە کەسی سێم ئەگەر ئافرەتێک و ئەگەر پیاوێک بیەوێ ژیانی هاوسەرگیریان بەردەوام بێ دەبێت گوێ بەلایەنی سێم نەدەن و هەمیشە ئێمە ئامۆژگاری لە ئافرەتان دەکەین و ئامۆژگاری لە برا بەڕێزەکانمان دەکەین دەڵێن لە کاتی هەبوونی هەر کێشەیەکە لە کاتی هەبوونی هەر گرفتێکە زۆر گرنگە ئەوان کێشەکەی خۆیان تەنانەت نەبەنە نێو هۆڵەکەی ماڵی خۆیانیش لە ژووری نووسنی خۆیان دانوستاندنی لەسەر بکەن گفتوگۆی لەسەر بکەن لەسەر خاڵە هاوبەشەکان کۆک بن لەسەر خاڵە جیاوازەکان بتوانن چارەسەری بۆ بدۆزنەوە بەڵام ئەگەر ئەم ئافرەتەیە لە کاتی دروستبوونی هەر جیاوازەیەک هەر کێشەیەک تەلەفۆنەکەی خۆی دەرکرد و تەلەفۆنی بۆ دایکی کرد و دایکیشی بە هەواڵێکی بەپەڵا بە پیاوەکە و بە باوکەکە و بە براکانی ڕاگەیان ئەوە چییە؟
ئێمە کچمان داوەتە ئەم پیاوە کردوێتی بە کۆیلە ئازاری دەدا بێزاری دەکات ژیانی لێ تاڵ کردووە ئەمە لێرە پێکدادان دروست دەبێ یعنی ڕوبەڕووبوونەوە دروست دەبێت بۆیە ئەم ئافرەتەیە دەبێت زۆر ژیر بێ بەداخەوە ئێمە دەڵێن ئێمە لە سەردەمی سۆشیال میدیاین ئێمە لە سەردەمی تەکنەلۆژیاین لەوانەیە لە نێو خێزاندا کێشە دروست ببێ لەوانەیە لە نێو خێزاندا نەگونجان دروست ببێ لەوانەیە لە نێو خێزاندا لێکتێ نەگەیشتن دروست ببێ ئەم هەردووکەیە کە پیا و ئافرەتەکەن کە هاوسەری یەکترن دەبێت زۆر هۆشیار بن زۆر ژیر بن خاڵی یەکەم گوێ بەلانی سێم نەدەن ئەسڵەن ئەوان بۆچ ناچار کراون یعنی کێشەی خۆیان بۆ لانی سێم ببن ئێمە لە قورئانە مەبدەئێکمان هەیە کەی ئێمە لانی سێم داخلی کێشەکانی خێزانی خۆمان دەکەین ئەو کاتەی ئەم ئافرەتەیە لەگەڵ ئەم پیاوەیە هیچ دەرگایەکی چارەسەریان نەما خۆیان عەقلیان بەسەر ئەوە ناشکێ خۆیان ناتوان ئەو کێشەیە چارەسەر بکەن کێشەکە زۆر گەورە بووە ئینجا لەو کاتەدا ئێمە کەسێکی ژیر و هۆشیار و عاقڵ کە حەزی لێیە پەیوەندی خێزانی بەردەوام بێ لە بنەماڵەی ئافرەتەکە دەهێنین و لە بنەماڵی پیاوەکەش پیاوێکی ژیر و هۆشیار و عاقڵ دەهێنین ئەمانە بە یەکەوە دادەنیشن گەورەهی و گرنگی خێزانیان بۆ ڕوون دەکەنەوە ئێمە زۆر جار دەچینە نێو کێشەی خێزانی یەکێک لە خزمی ئافرەتەکە هاتووە لایانی سێم کە ئاماژەت بۆ کرد ئەو پیاوە بە خێزانەکە دەڵێ بە خزمی خۆیان اینجا ئامۆزایەتی کچخاڵیەتی کوڕخاڵیەتی هەر کەسێک هەیە کە دێتە نێو کێشەکەەوە ئەڵێتە خزمی خۆیان کە ئافرەتەکەی ئەڵێ تۆ ناچاریت بەردەوام بی تۆ ناچارنی ژیان بکەی لەگەڵ ئەم پیاوە وەرەوە ماڵی ئێمە لێ جیا ببەوە پیاوێکی باشتر لەوە ناکاتەوە ئەم ئافرەتێکی هاوسەران بتوانن ئەم خۆشەویستی بۆ منداڵەکانیان بگوازنەوە لە هەمان کاتدا هاوسەنگی ئەوە ڕابگرن کە ئەو لایەنی سێمەی کەمە باسی دەکەین منداڵەکەیان نەبێت زۆر گرنگە لە سەرەتادا پێویستە دایک و باوک ئەو خۆشەویستیەی کە هەیەە بەردەوام دەری ببڕن یعنی دایکان و باوکان دەبێ بزانن کە منداڵەکان لاسایی گەورەکان دەکەنەوە یعنی ئێمە کە منداڵمان هەیە ئەو منداڵانە لە ماڵەوە بەردەوام لاسایی گەورەکان دەکەنەوە ئەگەر منداڵێک بەردەوام بینی باوکەکەی باوەش و ئامێزی خۆشەویستی بۆ دایکی دەکاتەوە باوەش و ئامێزی خۆشەویستی بۆ دایکی دەکاتەوە و ئەگەر کچێک بینی دایکەکەی بەردەوام ئامێزی گەرمی خۆشەویستی بۆ پیاوەکەی دەکاتەوە ئەم خۆشەویستیە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بۆ منداڵەکان دەگوازرێتەوە ئەوانی شێکتریان خۆش دەوێت لەسەر ئەمە نمونەیەکی جوان هەیە پیاوێک بە خێزانەکەی وتوتی من دەمەوێت لێ جیا ببمەوە بۆچی خێزانەکەی نەخۆش بوو نەخۆشیەکی هەبوو بەداخەوە کە ئەمڕۆ لە کۆمەلگەی کوردەواریش ئەم سیفەتە زۆر باوە بەهۆی نەخۆشیەک بەهۆی کێشەیەکەوە کە لە جستەی ئافرەتەکەیان دروست دەبێت لە پاش ئەوەی کە شووی بە و پیاوە کردو هیچ کێشەیەکی نەبووە بەهۆی ڕووداوێکەوە بووە کە کێشەی بۆ دروست دەبێت ئیتر پیاوەکە بیان و دەدۆزێتەوە تا سەر دەکێشێت بۆ لێک جیابوونەوە ئەم پیاوە بە خێزانەکەی خۆی دەڵێ من دەمەوێت لە تۆ جیا بمەوە ئافرەتەکە زۆر عاقڵە ئافرەتەکە هۆشیارە ئافرەت دەبێ وابێ دەبێ ژیر بێ هۆشیار بێ بزانێت کە باوەش و خۆشەویستی چ کاریگەری هەیە بە پیاوەکەی خۆی دەڵێ بۆ ئەوەی منداڵەکان نەبنە نەیاری تۆ بۆی منداڵەکان نەبن بە دوژمنی تۆ مانگێک مۆڵەتم بدە لە پاش ئەو مانگە دەرفەتر پێ دەدەم ئێمە لە یەکتری جیا دەبینە وتی چی بکەم ئەم مانگە وتی ئەم مانگە هەموو ڕۆژێک کە لە کار دەگەڕێیتەوە لە باوەشم کە وە کاتێک دەچی بۆ سەرکار لە باوەشم کە ئەم ئافرەتەش هۆشیار بوو ژیر بوو هەموو ڕۆژێک جلێکی جوانی لەبەر دەکرد هەموو ڕۆژێک بۆنی خۆشی لە خۆی دەدا هەموو ڕۆژێک خۆشەویستی بۆ پیاوەکەی دەردەبڕی بەیانیان کە دەچوو بۆ سەرکار باوەشێکی پێدەکرد کە دەهاتەوە بە هەمان شێوە منداڵەکانیش ئامێزی خۆشەویستیان بۆ یەکتری دەکردەوە ڕاستەخۆ ئەم دیمەنە جوانیان بینی کە ئەم پیاوە لەگەڵ ئەم ئافرەتە بەم شێوازە مامەڵە لەگەڵ یەکتری دەکەن ماگێک تەوا بوو ئەم ئافرەتە چاوەڕێی ئەوە دەکات کە ئەم پیاوە جیا ببێتەوە و بڕیاری جیابوونەوە بداتن بەڵام پیاوەکە نامەیەکی پەشیمان بوونەوە و داوای لێبوردون دەنووسێ ئەمە چی وای کرد ئەم پەیوەندیە بەردەوام بێ خۆشەویستیەکە زۆر گرنگە ئێمە زۆر جار وا هەز دەکەین کە خۆشەویستی هیچ بەهایەکی نییە کە خۆشەویستی هیچ گرنگێکی نییە نەخێر بە پێچەوانەوە ئێمە دەبێ بزانین
بنەمایەکی گرنگی بەردەوامی پەیوەندی خێزانی بریتە لە خۆشەویستی و ئەم خۆشەویستی ئەگەر بۆ منداڵەکان گوازرایەوە چۆن دەگوازرێتەوە بە دەربڕین بە هەستپێکردن بە دیاریکردین بە پەیوەندیەکی گەرم ئەم پیاوە بەردەوام بە خێزانەکەی بڵێ خۆشم دەوێت تا ئێستا پیاوەکانە ناو مۆبایلەکانی خۆیان ناوی خێزانەکانی خۆیان نووسیوە بە ناوی سەیر و سەمەرە بۆی کەس نەزانێت چ ناوی نووسیوە ئافرەتی بامان شێوە بەداخەوە جۆنابتی بکەم و تکایە بە کورتی ئەماوەی مارەبڕین چنێک بۆ هاوسەران گرینگە لەوانەیە لەو ماوەیەدا هێندەیەکیان خۆش بێ هەموو هەڵەکان یەک لە پێش چاو یەک بسڕنەوە لە پێشچوی خۆیان بسڕنەوە بەڵام کە دەگەنە یەک ماڵ کە دەکەونە یەک ماڵەوە هەموو ئەمانە گۆڕانکاری بەسەردا بێ ماوەی مارەبڕین تا چنێ گونجاوە. بەڵێ هەڵبەت ماوەی مارەبڕینەکە یعنی زۆر جار بەداخۆ ئێستا گەنجی وا هەیە دەچێتە زانکۆ لە قۆناغی یەکەمی زانکۆیە پەیوەندی لەگەڵ کچێکا دروست دەکا و دەڵێت تا ئەمە 4 ساڵی زانکۆ تەواو بکەین با پەیوەندیەکەمان بەیەکەوە هەبێ و یعنی بەردەوام بین نەخێر ئەمە کێشە دروست دەکات یعنی زۆر گرنگە ماوەی ئەو مارەبڕینەی کە دەستگیرانداری ئێمە پێی دەڵێن ماوەی دەستگیرانداریەکە زۆر گرنگە لە مانگێک تێپەڕ نەکە لەو مانگەدا ئەم کچ و کوڕە کاتێک لەگەڵ یەکتری قسە دەکەن بۆ ئەوەی لە یەکتری تێبکەن یەکتر بخوێنەوە حەزیان لە چییە چیان خۆش دەوێت ئەم پیاوە حەزی لە چییە ئەم کچەیە حەزی لە چییە لەسەر خاڵە هاوبەشەکان گرنگی پێ بدەن خاڵە ناکۆکەکان کەم بکەنەوە جیاوازەکانیان کەم بکەنەوە بتوانن لە ماوەی دەستگیرانداری بە شێوەیەکی جوان بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕژرا و هەردووکیان بەیەکەوە لە خۆلی هاوسەران بەشدار بن چۆنیەتی دروستکردنی خێزانێکی بەختەوەر بەم شێوازە گرنگە بەداخەوە ئێستا لە کۆمەڵگەی ئێمەدا ماوەی دەستگیرانداری زۆر درێژ دەبێت کە زۆر جار پێش ئەوەی ببێتە ڕۆژی گواستنەوە لێک جیابوونەوە دروستە بێ بۆیە ئێمە داوا دەکەین ماوەی دەستگیرانداری زۆر درێژ نەبێ ئەو پەڕی با مانگێک بێ ئەو مانگە بۆ تەرتیبات و بۆ پێداویستی ڕۆژی هاوژینی و ڕۆژی بۆ گواستنەوە بێ و بتوانن لەو ماوەیەدا خۆشەویستی زیاد بکەن جار بەجار بە یەکۆ دابنیشن میوانداری یەکتری بکەن. باشە مامۆستا سەبری محەممەد ڕاهێنەری گەشە پێدانی مرۆوی ڕاستەخۆ لە جۆکەوە لەگەڵمان بووین سپاس بۆ تەواوی زانیارەکان سپاس بۆی لە پرۆگرامی بەیان باش کوردستان لە تەوەریەکەم میوە